بڕیارە لە دوای جەژنی ڕەمەزانی پیرۆز پەرلەمانی کوردستان کار لەسەر دۆسەی قەرزەکانی حکومەت بکات و کەیسی ئەو 27 ملیار دۆلارەی کە سەرۆکی حکومەت باسی لێوە دەکات شیکردنەوەی بۆ بکەن. ئەندامێکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان دەڵێت حکومەت 27 ملیار دۆلار قەرزار نییە، بگرە خاوەنی 7 ملیار دۆلاریشە. ئەو لە 2016 بە نووسراوی فەرمی داوای لە ئەنجومەنی وەزیران کردووە کە ڕوونکردنەوە بدەن لەسەر ئەو قەرزانەی باسی لێوە دەکەن، بەڵام وەڵام نەدرایەوە. حکومەت بە هیچ جۆرە قەرزار نییە و هەر لە سەرەتاوە کە 2014 وتیان قەیران دەستی پێ کردووە، حکومەت ئەم قسەی فڕێدا بۆ ئەوەی کە لەژێر ناونیشانی قەرزاریە کۆمەڵێک پارەونکە. لە 2015 حکومەت بە ناوی قەرزاریەوە بەشێک لە داهاتی ئەم هەرێمی کوردستانە و نەکا دەڵێ قەرزی لێدەمەوە بەبێ ئەوەی 1 دیناری 1 دۆلاری ئەم قەرزە بوونی هەبێ و دیار بێن. لە کۆتایی 2014 تاکو ئۆکتۆبەری 2017 حکوومەتی هەرێم ڕۆژانە 400,000 بەرمیل نەوتی هاڤانا و بای حەسەن و جەمبور و خەباز و بابە گۆڕگوڕی فرۆشتووە، 1 دیناری نەهێناوەتەوە دارایی هەرێمی کوردستان. سەرۆکی پەرلەمانی کوردستان لە هەژماری تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دەڵێت حکومەت 27 ملیار دۆلار قەرزار نییە و تەنانەت 1 پەڕە لەو قەرزانە لە پەرلەمانی کوردستان و لیژنە تایبەتمەندەکان تۆمار نەکراوە، دیکۆمەنت نەکراوە بوونی نییە. ئەوان دوای جەژن دۆسیەکە لە پەرلەمان دەجوڵێنن. پەرلەمانتارێکی یەکێتی دەڵێت پێویست ناکات سەرۆکی حکومەت کابینەکانی پێشخۆی قەرزار بکات، ئەگەر چاکسازی پێ ناکرێت باشتر وایە دەست لە کار بکێشێتەوە. ئێمە بەش بە حاڵی خۆمان پێمان وایە کام قەرزانی لای حکومەتی هەرێمی کوردستانە شایستەی و مافی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە موچەی پاشەکەوتکراوی موچەخۆرانی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشدا قەرزی کۆمپانیەکانی محەلیە کە ئیسماریان کردبێت و پارەکان وەرنەگرت بێت. بەدەرلەوە ئێمە پێمان وایە کە حکومەتی هەرێمی کوردستان قەرزدار نییە و هەر قەرزێکی لا بێ نایاسایی و بنەمایشی یاسایی لە ئێمە. پێم وایە کە دەبوایە سەرۆکی حکومەت بێت سەر تەلەڤیزیۆن دوای ئەو هەماوە زۆرە و تارێکدا داوای لێبوردن لە خەڵک بکە و ئیستیخالە بکە، نەک بێکە بەردەپۆشی ئەو گەندەڵانە بکە کە لە هەرێمی کوردستان داهەن. ئێمە پێمان وایە کە کەم و کوری یەکجار گەورە هەیە لە ئیدارەدان، خۆشمان بەشێکین لە حکومەتی هەرێمی کوردستان، بەشانە شامان داوەتە ژێر بەرپرسیارەتێکی گەورە. ئەمە مەسئولیەتێکی گەورەیە بە تاوانبارکردن چارەسەر ناکرێت. ئەگەر کەسێک ناتوانێت ئیدارەی وڵاتە بدات و ناتوانێت ئیدارەی حکومڕانی ئەم هەرێمە بدات، باشترە ئیستیقالە بکات، نەخەڵ شتری پێوە تاوانبار بکات. چۆن کەسی یەکەم ئێستا کە معنی بە کاروبارەکانی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بەڕاستی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان. ئەگەر سەرۆکی حکومەت خۆی گەشت بێتەوە قەناعەتەی کە گەندەڵێشی زۆر هەیە و ناتوانێت ئیدارەی هەرێمی کوردستان بدات، باشترین بژاردەوە بەڕێزیان کەوێ ئیستیقالە بکەن. یەکگرتووی ئیسلامی لەگەڵ کۆدەنگی فراکسیۆنەکانە بۆ ئاشکراکردنی ئەو بەناو قەرزانەی کە لە ڕاستیدا بوونی نییە. دەڵێن پێویستە ئەو پارانە ئاشکرا بکرێت کە چارەنووسی نادیارە و حکومەت دەڵێت قەرز کراوە. نەخێر ئەو قەرزانە ئەسڵ و ئەساسی نییە و ئەوانە هەرچیەک بن ئەبێ ڕاستیەکانی بخرێتە ڕوو. هەر شاردنەوەی لە پەرلەمان خۆی لە خۆیان ئەوە مخالفێکی یاسایی گەورەیە کە 6 ساڵە یاسای بودجە نییە لەم هەرێمی کوردستانە و شاردنەوەی قەرزەکانیش بێگومان مخالفێکی یاسایی گەورەیە و هەر کەسێک کردبێتی بێ سزا بدرێت. ئەگەر کۆندەگی دروست نەکرێ و ئەگەر گەورەترین فشار دروست نەکرێ، ئەم بەناو قەرزانە جارێکتر ئەبنەوە مای مینەتێکی تر بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان، چونکە بەو بیانەوە پارە خەرج ئەکرێت بە بیانوی ئەو بەناو قەرزانەی کە ڕایانگەیان. لە دوای شەڕی داعشەوە حکومەتی هەرێم جگە لە نەوتی خۆی نەوتی ئەو ناوچە کێشە لە سەرانەشی فرۆشتووە کە ڕزگار کران لەگەڵ فرۆشتنی ئەو ڕێژە زۆرە لە نەوت، بەڵام داهاتەکانی ناڕوونە. جگە لەمەش پارەی موچەخۆرانی هەرێم لە بەغداوە دابین کراوە. ئەوەی تا ئێستا ناڕوونە ئەوەیە حکومەت ئەو قەرزانەی بۆچی شتێک کردووە، ئەگەر قەرز کراوە بۆچی نەدراوەتەوە، کێن ئەو وڵاتانەی قەرزیان داوە بە هەرێم و لە بەرامبەر چیدا پێیان داون. ئەو وەڵامانەی کە تا ئێستا لەبەردەستی پەرلەمان و پەرلەمانتاران داونە و وەڵامیان نییە، هەمووان چاویان لەسەر ئەوەیە کە ئایا پەرلەمان دوای جەژن دەتوانێت ڕاستیەکان بۆ خەڵکی کوردستان ئاشکرا بکات یا خودنا. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.